سڵاوی خۆی گەورەتان لێبێت. ئەمڕۆ باسی زانست و هەڵەی پزیشکیتان بۆ دەکەم لە میلەتە دێرینەکاندا. شارستانیەتی میزۆپۆتامیا وەک سۆمەریەکان، ئەکەدیەکان، بابلی کۆن، ئاشوریەکان و بابلی نوێ و تا دواتر چارەسەرەکانیان بە سێ شێواز بووە. یەکەم چارەسەر لە ڕێی پێدانی ڕێنمایی، دووەم دیاریکردنی جۆری نەخۆشیەکە و پێدانی دەرمانی ڕووەکی ئاژەڵی کانزایی پێویست، سێهەم چارەسەرکردن لە ڕێگەی جادو و تەلیسم وەک پزیشکێتی دەرونی. زانستی پزیشکی لای سۆمەریەکان تێکەڵ بەکاری سێحر و جادوبازی کرابوو، بەڵام هاوکات تا ڕادەیەکی باش دەست پێشخەر و شارەزابوون لە بواری پزیشکیدا و لە بەرامبەر وشەی پزیشکدا وشەی زوویان بەکارهێناوە کە بە واتای شارەزا لە ئاو و ڕۆندێت. بۆچوونەکان وابوو کە میلەتانی میزۆپۆتامیا هەروەکو گەرانی دیکە لە بواری پزیشکیدا پشتیان تەنها بە چاوەزار و جادو بەستووە، بەڵام لە دوای لێکۆڵینەوە لە ناوچەکانی باشووری عێراق تابلۆیەکیان دۆزیەوە کە دەری دەخات سۆمەریەکان خاوەنی یەکەم دەستوری دەرمانسازین لە جیهاندا کە لە 3000 ساڵ پێش لە زایندا بە شێوەیەکی جوان و لە ئاستێکی زانستیدا چارەسەری نەخۆشیەکانیان کردووە. تەنانەت لە ناو بەڵگەنامەکاندا ناوی پزیشکێکی سۆمەری هاتووە کە لە ناوچەی ئور لە 2700 ساڵ پێش زاین کاری پزیشکی کردووە. ئەم تابلۆیەکی گەڵینە کە بە خەتی بزماری نووسراوە، زیاتر لە 12 جۆر نەخۆشی تێدا چارەسەر کراوە، بەمەش دەبێتە یەکەم کتێب لە دەرمانسازیدا. چارەسەرەکانی ئەم پزیشکە ڕووەکی و کانزایی و ئاژەڵی بوون، بەڵام زۆری دەرمانەکانی لە بواری ڕووەکیدا خۆی دەبینێتەوە، وەک ڕێواس، جاترە، هەڵوژە و هەنجیر کە ئەمانش زۆرتر لە کوردستانە هەن، لەگەڵ بەکارهێنانی شیر بۆ بەهێزکردنی جەستەی نەخۆش و پێدانی شەراب و بیرە بۆ هێمنکردنەوە و کەمکردنەوەی ئازاری نەخۆش. لە نێو بابلی کۆنیشدا ئەوەندەی هۆکاری نەخۆشکەوتنیان دەگەڕاندەوە بۆ ڕۆحەپیسەکان هێندە بە شێوازێکی زانستی چارەسەریان نەدەکرد، بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێک لە پاشەکانی ئەو سەردەمە بە ناوی حاموڕابی چەند یاسایەکی بۆ بواری پزیشکی داناوە، وەک مادەی 215 و 216 و 217 و 218 و 220 کە دەڵێ ئەگەر هاتوو پزیشکێک چارەسەری چاوی پیاوێکی کرد و لە کوێربوون ڕزگاری کرد، دەبێ ئەو پزیشکە 10 ئۆقیەی زی وەربگرێت و ئەگەر نەخۆشەکە لە چینی هەژار بوو ئەوە 5 ئۆقیە، ئەگەریش کۆیلە بوو خاوەنەکەی 2 ئۆقیە زیو دەدات بە پزیشکەکە. ئەگەر هاتوو پزیشکێک نەشتەرگەریەکی ترسناکی بۆ چاوی نەخۆشێک ئەنجامدا و نەیتوانی چاکی بکاتەوە و بەهۆی ئەمەشەوە چاوی لە دەستدا، ئەوە دەستی ئەو پزیشکە دەبڕدرێتەوە و ئەگەر نەخۆشەکە کۆیلە بوو، پزیشکەکە دەبێ نیوەی نرخی کۆیلەکە بەزیو بدات. هەروەها لە مادەی 224 و 225 باس لە پاداشت و سزای پزیشک کراوە لە چارەسەر و کوشتنی ئاژەڵەکاندا. زانستی پزیشکی سەردەمی ئاشوریەکانی ژوەک و بابلیەکان پێی وابوو خواوەندەکان هۆکاری پەیدابوونی نەخۆشین تاوەکو مرۆڤەکان سزا بدەن بەهۆی تاوانەکانیانەوە. بەپێی ئەم بیر و باوەڕانە بێت خواوەندەکان لە پڕدا کەسێکیان تووشی نەخۆشی دەکرد یان ڕێگەیان بە ئەهریمەنەکان دەدا تاوەکو جادو ئەفسونی خۆیان بەسەر جەستەی ئەو کەسەدا بچەسپێن و نەخۆشی بخەن. سەرەڕای ئەمەش ئاشوریەکان بێ پزیشک و نەزان نەبوون لە چارەسەرکردنی نەخۆشیەکاندا، بەڵکو هاوشێوەی بابلی و سۆمەریەکان خاوەنی چەندین پزیشک بوون کە گەورە کاهینەکانی ئەو سەردەمە بوون و زانستەکەشیان ناو دەبرد ئاسوو کە بە واتای پزیشکی دێت. بۆیە هەوڵیان داوە هەندێ لە نەخۆشیەکان بە دەرمان و ڕووەکی سروشتی و گیراوە و هەندێ نەشتەرگەری سادا چارەسەر بکەن. لەم باس و خواسەدا بە پایان گەیشتین. تا زنجیرەیەکی تر و باسێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم تەندروست و لەش ساغ بن.